ماوەی 5 ساڵە لێرە کاراتیەکەم و بەشداری چەندین پاڵەوانێتیم کردووە پاڵەوانێتی عێراق کە پلەیەکەم بەدەستهێناوە سپاس بخوا چەندین یاری دۆستانە و چەندین پاڵەوانێتیشمان یاری کردووە لە کوردستان و عێراق و زۆر سپاسی ڕاهێنەرەکەم ئەەکەم سانسی حەمید بەڕاستی زۆر ماندوو بۆ پێمانەوە و ئێمە گرفتێکمان هەیە ئەوش گرفتی هۆڵمان یا بەڕاستی سانسیەکەمان واتە ڕاهێنەرەکەمان زۆر ماندووە پێمانەوە سەرە ڕای ئەوەی کە قاعەیەکی وامان نییە هەنێ لە خێزانەکان و یعنی ئەڵێن کاراتی بۆ کچ ناکراوە ئەوانە بەڵام ئێمە سپاس بۆخوا ماڵەوەمان پشتگیریمانەکەن و بەڵام لە دەرەوەی ئەم قاعە یعنی ماڵ خێزانەکانی خۆماننا هەنێک کات قسە و شت ئەەکەن بەڵام ئێمە گوێ نایین سێ ساڵ لێر کاراتیەکەم خۆم بەتەنیان بۆێرە ناو لیزار خۆم حەزەکەم بە بتوڵە حەزم لە کاراتیا بم بە مامۆستا حەزم کار حەمید بوو ماوەی 5 ساڵە لە تیپی کاراتیانەی وەرزشی 3 ساعت دەکەین زۆر سپاسی کاک حەمید دەکەین کە ڕاهێنەرمان بوو و ماردوو بۆ لەگەڵمانە و هەروەها بەشداری پاڵەوانەتیمان کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەم بووم توانیمانە بەشداری پاڵەوانەتی دیکە بکەین کە ئەوەش هەر ئاستیەکەمان بەدەست دێناوە و هەروەها وەکو یانە ژیانەیەکی بەردەستمان نییە کە وەکو پێویست بێ ئەوە تا لایەن ڕۆشنبیری ئەوانە ئەوڕیانە لێ نەداوێتەوە تا ئێستا وەکو شتێکە زۆر هاوکاریمان ببن بەڵام ئێمە هەتا ئێستا سپاس بەخوا نەتیجەمان هەبوو باش بووین بەڵێ ئێمە سەرەتا زۆر ڕێگر هەیە بەڵام ئێمە هەر سپاس بەخوا بەردەوام بووین لە بەردەمەوە ڕێگرانەشە منە هەنێک کەس هەیە کە ماڵەوەیان ڕێگرن لە بەردەمیان ماڵش کە ڕێگربوو ناتوانانی هیچ شتێ بکەیت بەڵام سپاس بخوا ئێمە هیچ شتێکی وانە بۆ بەردەوام بووین ئەگەر ڕێگریش هەبوو بێ کۆسف هەبوو لە بەردەمانە بەڵام ئێمە توانیمانە بەسەر هەمویان سەرکەوین و کۆس بوو بە ڕێگر زۆرە لە بەردەمان ئیتر کۆمەڵگە بێ یاخود ماڵەوە بێ یاخود دەوروبەرەکەمان ئەوە زۆرە بەڵام هەنێک کەس هەیە تا ئەستێکی زۆر باشەڕوە بەڵام دوایی کە ئەو ڕێگرانی کە لە بەردەمیەتی ناتوانێت بەسەریا زاڵ بێ ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی کەوازی لێبێنێ ئیتر ئەو شتانش کە بێتە ڕێگر ئەبێ خۆمان خۆڕاگر بین بەسەریا و بەسەریا زاڵ بین ئەو ڕێگرانی کە هەیە لە بەردەمانە کۆمەڵگە بە یاخود دەوروبەرەکەمان یاخود خێزانەکەمان ئەوانە کۆست بە بەردەمن زۆر لە بەردەمانە بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە بزانی چۆن سەرەکەین بەسەریا و هەروەها بزانی چۆن ئێمە ئەتوانین ئامادە بین بە ئەو شتانەی کە هەیەتە بەردەممان بەڵام ئەوانشی کەیەن زۆرن بەڵام ناتوان بەردەوام بن بۆ مای 5 ساڵ لێرە بەردەوامم بەشداری چەندەها بتوڵەم کردووە لەسەر ئاستی کوردستان یەکەم بووم هەروەها عێراقیش بەشداری پاڵەوانێتی ئێرانم کردووە ئامانجمەوەی لە داهاتوو بەشداری لە پاڵەوانێتەکانی دەرەوەش بکەم وەکو پێویست قاعەکەمان وەکو پێویست نییە بۆ وەرگرتنی یاریزانی تازە و پێشکەوتووتر هەروەها بۆ جلوبەرگ و پێداویستەکانی قاعە هەتا هیچ کەسی هاوکاری نەکردووی تەنها خۆمان ینی کڕیمانە